عەبدولکەریم محەممەد فتاح سلێمان مدەڕیس ناسراو بە مەلا عەبدولکەریمی مدەڕیس کەسایەتیەکی ئاینی و ئەدەبی کوردستان و عێراق بووە لە سەدەی بیستەمدا و بە زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی چەندین بابەتی لە بوارانەدا نووسیوە. مەلا عەبدولکەریمی مدەڕیس لە بەهاری ساڵی 1970دا لە گوندی تێکیەی سەر بە شارۆچکەی خوڕماڵ لەدایک بووە و سەرەتای خوێندنیشی بە قورئان و پەرتوکە ئاینیەکان دەست پێ کردووە. لە سەرەتای جەنگی جیهانی یەکەمدا لە مزگەوتی مەڵکەنی لە شاری سلێمانی نیشتەجێ بووە و دەستی بە خوێندنی شەرحی جامی کردووە. لە ساڵی 1924دا لە تەمەنی 21 ساڵیدا و لە ئاهەنگێکی بەرفراواندا لە شاری سلێمانی مۆڵەتی مەلایەتی لەسەر دەستی مەلا عومەر قەرەداغی وەرگرتووە. مەلا عەبدولکەریمی مدەڕیس لە ماوەی ژیانیدا زیاتر لە 60 پەرتووکی لە بوارەکانی ئاینی و وێژە و کۆمەڵایەتیدا بڵاو کردوێتەوە کە سەرجەمیان دەچنە خانەی توێژینەوەی زانستی هەمەلایەنی خودایی و دونیاییەوە. هەروە شیکاری بۆ شیعری شاعیرانی کلاسیکی وەک مەولەوی و نالی و مەحوی و فەقێ قادری هەمەوەندی و چەندین شاعری تریش کردووە. بەسەرهات و ژیانی چەندین شاعری وەک مەولانە خالید و شێخ عوسمان سیراجەدین نووسیوەتەوە و نازناوی ئەدەبیشی نامی بووە و لەژێر ئەو ناوەدا تەفسیری قورئانی کردووە. لە ساڵی 1950دا بۆتە پێشنوێژی مزگەوتی حاجی حان لە شاری سلێمانی. لە ساڵی 1954دا چۆتە شاری کەرکووک و لە تەکیەی تاڵەبانی بووە بە مامۆستا و وتار خوێن. لە ساڵی 1960دا لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی لە شاری بەغداد دامەزراوە و تێیدا زیاتر لە 50 فەقێ لەسەر دەستی ئەو مۆڵەتی زانستیان وەرگرتووە. مەلا عەبدولکەریمی مدەڕیس سەرجەم ئاەتەکانی قورئانی لەبەر بووە بە شێوەیەک کەوە خۆی وتوێتی ئەگەر لە جیهاندا تاکە پەڕاوێکی قورئانیش نەمێنێت دەتوانێت وەک خۆی بینووسێتەوە بەبێ ئەوەی شەدەیەک لەبیر بکات. مدەڕیس کەسایەتێکی ئاینی میانڕەو بووە و لە وتەیەکیدا دەڵێت خوددا هیچ کەسێکی ناچار نەکردووە بیپەرستێ. ئەوە مرۆڤە گێلەکانن بە ناوی خودداوە خەڵک ناچار دەکەن خوددایان خۆش بوێت. خۆشەویستنی خوددا دەبێت لە دڵەوە بێت نەک بە زۆرداری. مەلا عەبدولکەریمی مدەڕیس لەسەر ئاسی عێراقیش ناوبانگێکی زۆری هەبووە و ماوەیەک موفتی بووە و چەند ساڵێک سەرۆکی ڕابێتەی زانایانی ئیسلامی عێراق بووە. بەرلەوەی کۆچی دوایی بکات 3000 زانای ئاینی سوننە لە هەموو پەرێزگەکانی عێراق لە بەغدا کۆبوونەوە و بەبێ بەشداریکردن و ئاگاداری خۆی مەلا عەبدولکەریمی مدەڕیسیان بە ئەمینداری باڵای فتوا و توێژینەوە و تەسەووف هەڵبژارد. بەڵام لەبەر ئەوەی باری تەندروستی باش نەبوو ئەو پۆستەی ڕەت کردەوە. ماوەیەکیش ئەندامی کارای کۆڕی زانیاری کورد بووە و باوەڕپێکراوی کۆڕی زانیاری ئوردونیش بووە. کاتێک تەمەنیشی گەیشتە 70 ساڵ مەلا عەبدولکەریمی مدەڕیس داوای کرد خانەنشین کرێت. بەڵام نەوەکانی شێخ عەبدولقادری گەیلانی داوایان لێکرد لە خانەقای گەیلانی بمێنێتەوە بۆ ڕایکردنی کاروباری موسڵمانان لە کارە شەرعیەکاندا و پێشنوێژی خانەقای شێخ عەبدولقادری گەیلانی بکات. مەلا عەبدولکەریمی مدەڕیس لە شەوی 29 لەسەر 30 ئابی ساڵی 2005دا لە تەمەنی 104 ساڵیدا لە شاری بەغدا کۆچی دوایی کرد و لە مەراسیمێکدا لە ناو مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی بە خاک سپێردراو گەنجینەیەکی لە ئەدەب و زانستی ئاینی لە دوای خۆی بەجێهێشت. کاروان شێخ موحسین NR